گفتوگوین پرسو باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا مستەفا عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان. مامۆستا سڵاو لێبێ. سڵاو لە جەنابی بەخێراتی سەرچاو. برای بەڕێزی زۆر بەخێر بی. خۆشەویستی. مامۆستا پرۆژەکەی یەکگرتووی ئیسلامی کوردستان چییە؟ ئایا پرۆژەیەک وجودی هەیە یان جارێ بەزەوەی دەمی یەکێتی و پارتی تاقی دەکەنەوە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە هەمومان ئەگەر خوێندنەوەیەک بۆ بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و چەق بەستوویەکەی لە ڕووی ئیداری و لە ڕووی سیاسی و لە ڕووی پەیوەندیەکان و لە ڕووی دابڕانی هێزە حکومڕانەکان و هێزەکانی بەگشتی و پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ بەغدا و لاواسی هەرێم لە بینی بەغدا بکەی پێویستی بە ئەوەیە ئەو هێزێکی مەسئول سیرکەر نەبێ مبادرەیە بکە. لەو ڕوانگەیەوە ئێمە لە مەکتەب سیاسیە گرتو بە دەست پێشخەری جەناوی ئەمینداری گشتی کە فکرەکەی ئەو بوو وتی ئەو بارودۆخە چەق بەستووە خەریکە دەگاتە بنباس خەریکەتەوە و بێ ناخۆش دەبێ بێتام دەبێ پەرلەمانە نییە حکوومەتە بکاربەڕێکەرە نییە دام و دەستگاکان بەسەر چوون حکومڕانەکان دژی یەکترن لە بەردەمی بەغدا لاواسین بە ئێمە مبادرەیە بکەین بۆیە پرۆژەیەکمان نووسی یاداشتێکمان نووسی سێ تەوەرەیە. تەوەرەی یەکەمی بریتە لەو تەشەنوجەی ئیعلامی کە برادرانی یەکێتی و پارتی دەستیان پێکرد و خزمەت بە پرۆسەی سیاسی ناکە ئەوە ڕابگیرێ. دووەمیان ماوەی مانگێک دانین بۆ کاراکردنەوەی پەرلەمان و ڕێکارەکانی پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوانەی کە دەیانوێت بەشدار بن. تەوەرەی سێمیان بریتە لە پەیوەندیەکانی بینی هەرێم و بەغدا باسی موچە باسی بژێوی باسی بەرنامەیەکێکی نیشتیمانی هاوبەش هەمومان بەیەکەوە لەسەری متتەفیقین لە ناو پەرلەمانی کوردستان بۆی مامەڵی پێ بکەین لەگەڵ بەغدا لەگەڵ وڵاتانی دراوسێ ئەو فرسەتانەی لە بەردەمن بیان قۆزینەوە ئەو تەحەدی و ئاڵنگاریانەی لە بەردەمانن ڕۆبەڕوویان بینەوە. لەو ڕوانگەوە ئێمە ئەو پرۆژەیەمان گەڵاڵە کرد و لە سێ تەوەرە و لە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەستمان پێکرد. مامۆستا سەلاحدین دوێنێ لەگەڵ جەنابی سەرۆکی یەکێتی کاک بافڵ دیداری کرد ئەو بە خۆشحاڵیەوە بە ئیجابی تەلەقی کرد وتیان لە ئێستاوە من دەستگاکانی ڕاگەاندنی خۆمان ڕادەسپێرم بەو ئاراستەیە قسە بکەن کە خزمەت بە ئەو پرۆژەیە بکە کە یەکڕێزیە و تەباییە و کاراکردنەوەی پەرلەمانە. ئەو ڕۆژ لەگەڵ برادرانی پارتی دیداری هەیە بزانین ئەوانی چۆن تەلەقی دەکەن. ئێمە پێمان وایە ئەسڵ وایە ئیرادەیەکی نیشتیمانی بە خەرج بدرێ ئەو جیاواز ئەو قەیرانە تێپەڕێنی. مامۆستا لەبارەی دوو خاڵەکەی دیکەوە بە پێی زانیارەکانی تۆ حتمما دوێنێ هەواڵت پرسیەوە دوای سەردانەکە کاک بافڵ چی وتووە؟ خاڵی یەکەم بەڵێتەوە خاڵی دووەم و سێم وتوێتی ئەوە تەنها ڕەبتی بێمەوە نێ ڕەبتی بە بەرامبەریشەوە هەیە. ئێمە لە بەشەکەی خۆمان ئامادەین ئامادەی گفتوگۆین ئامادەی دیدارین ئامادەی دانیشین لەسەر مێزێک بەیەکەوە گفتوگۆ بکەین بۆ ئایندە حکوومەتی ئایندە چۆن بێ سیاسەتی ئایندەی وڵات چۆن بێ چۆن مامەڵە لەگەڵ بەغدا بکەین شتێکی هاوبەشی نیشتیمانی بە هاوسەنگی و بە تەوازون ڕسم بکەین بۆ ئێمە ئامادەی هەموو ئەو هەنگاوانەین تۆچی دەڵی مامۆستا سەلاحەدین لە خزمەتی ئیجابی تەلەقی کردووە. زۆر باشە. مامۆستا تەمان ئامادەکاری کراوە بە سەردانەکەش ئەمڕۆ بۆ لای پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ سەرۆکی پارتیدا کۆ دەبێتەوە. ئەمڕۆ قەرارە لەگەڵ وردەکارێکی نازانم لەگەڵ کێوکێت بەڵام لەگەڵ کاک مەسرور کۆ دەبێتەوە قەرارە لەگەڵ کاک نێچیریش کۆ بێتەوە شەرنی هەمویان لە یەک ڕۆژا بن لەگەڵ کاک مەسعودیش ئەوانە کۆ دەبێتەوە بەڵام تەوقیتەکان پاش و پێشی هەیە وردەکاری پاش و پێشەکەی نازانم بەڵام قەرارە لەگەڵ هەمویان دیدار بکە. مامۆستا بۆ لەگەڵ سێلایەن کۆ دەبێتەوە لەوێ بە بڕای تۆ؟ خۆی ئەوە دەبێ ئەو سەرۆکی پارتیە کاریگەری خۆی لەسەر هەموو حیزبەکەیە ئەو سەرۆکی حکوومەتە پێکێنانی حکوومەت تا ئێستا کاربەڕێکەرە ئەو سەرۆکی هەرێمە هەریەکەیان وەکو حیزب وەکو حکوومەت و هەرێمیش پێمان وایە ڕای هەمویانی دەوێ بۆی ئەو چەق بەستوە تێپەڕێن. زۆر باشە. مامۆستا ئێوە ئۆپۆزیسیۆنن لە هەرێمی کوردستان بڕیارتاندام حکوومەتەشی کە دروست دەکرێت ئەگەر تا ئێستا بڕیارەکەتان هەروابێ نەچنە نێو حکوومەتەکەەوە. ئۆپۆزیسیۆن ئەگەر لە وڵاتێکی دیکە بووە ئۆپۆزیسیۆنێکی دیکە بووە حەزی دەکرم چەق بەستووی هەروە بمێنێ و وەکو دەڵێ ئەها یعنی وەزعەکە ئەوەندەی تر تێک بچێ و بەسەر یەکدا بچێ و بۆی ئێوە بێنە گۆڕەپانی سیاسیەوە ئێوە بم بەم کارە هەڵدەسن. هەرێمی کوردستان وڵاتێکی تر نییە وڵاتی تر دەستوری هەیە پەرلەمانی کارایە حکوومەتی هەیە دەوڵەتە هەرچی بیکە لە بینی خۆی منافەسە دەکە. هەرێمی کوردستان دەوڵەت نییە پەرلەمانی نییە تەحەدی لە بەردەمە مافە دەستوریەکانی نەچەسپاون باش لە دەستور چەسپاون بەڵام ئەمەلی نەکراون نابێ قیاسی هەرێمی کوردستان بە وڵاتێکی تر بکەین. ئەو خاڵی یەکەم. دووەم یەکگرتو لەو هێزانە نییە بیەوێ هەرێم چی لێ دێ بالەی بێ بەڵام بۆ خۆی سەرکەوێ
هێزەکان چیان لێ دێ بالیان بێ بەڵام خۆی فرسەت تەڵەبی بکە یەکگرتووانە یەکگرتو هێزێکە خۆی بە بەرپرس دەزانێت ئێستا هەرێم وەزعی چۆنە چەق بەستووە دوو زۆنە دوو ئیدارەیە دوو حکومڕانیە دوو پێشمەرگەیە دوو ئاساییشە وەزعێکە دەبێ لانی کەم لەو تەوقیتانە ئەوانە تەجاوزکەین کە تەجاوز نەکراون ئەوانە یەکگرتو وەکو هێزێک لەو هێزانە نییە بڵێ وەڵا قوارەی هەرێم چی لێ دێ و حکوومەتەکە فەشەل بێنێ و هەرێمی کوردستان هەڵوەرێ و لاواز ببێ و دیدی یەکگرتو دیدێکە لەگەڵ یەکپارچەی هەرێمی کوردستانە لەگەڵ قوارەی بەهێزی هەرێمی کوردستانە لەگەڵ پەیوەندێکی دروستی هەرێمە لەگەڵ بەغدا لەگەڵ استراتیژ بەغدایە و بەیەکەوە مامەڵە بکەین بۆی هەرێم لە بەردەی بەغدا بەهێز بێ ئەوە پاڵنەرە بۆ یەکگرتو ڕەن بێ هێزێکی تر وا بیرکاتەوە وەڵا با چی لێ دێ و بڕۆخێ و نەمێنێ و فرسەت تەڵەبی لە یەکگرتو لەو جۆرە نییە باشە ماوەسایەوە داوا لە کێتی پارتی دەکەن دەڵێن یەک بگرن و حکوومەت پێک بێن و ئێمە دەبین بە ئۆپۆزیسیۆنتان یانی بڕێتاندا و بەشداری تێدا نەکەن ینی تۆزێک سەیرە ڕاستە باسی ئەم مەسئولێتی یەکگرتوت کرد کە دەڵێ یەکگرتو بەرپرسیارانەتر مامەڵە دەکا بەڵام ینی کەواتەیە خۆتان بە بەدیلی کێتی پارتی نازانن سیر نییە مۆزوعەکە دەزانین بۆ سیر نییە مەگەر پەرلەمانەوە بۆیە نەمەکو پرسیارێکی میدیایی دەڵێن دەست خۆش ئێمە ئەگەر پەرلەمانی کوردستان کارا بووایە دەستورێکمان بووایە تەواو بەس ئێستا ئێمە پەرلەمانمان کاران نیە یەکگرتو چۆن معارەزەی بکە دەبێت پەرلەمانێکە بێ دەبێت دەستەی سەرۆکایەتی هەبێ دەبێت توانای بە دوواداچوونی هەبێ پرسیینەوەی هەبێ پرۆژە یاسا تەقنیم بکە کە پەرلەمانی ڕێگە لە بەردەمی ئەمە گیراوە کەواتە ئێمە بەزەڕووی دەزانین پەرلەمانی هەبێ بۆی ڕۆڵی ئۆپۆزیسیۆن بوونی خۆمان بگێڕین دەبێت حکوومەتێکیش هەبێ بۆی چاودێری بکەین خۆ یەکگرتو مادام بەشداری حکوومەت ناکە خۆ ناوێ حکوومەت نەبێ لە هەرێمی کوردستان دەبێت حکوومەت هەبێ دەبێت حکوومەتێ هەبێ دەبێت ئەوانەی کە بەشداری حکوومەت دەکەن بۆ نمونە پارتیە یەکێتیە نەوەی نوێ هێزێکی ترە ئەوانە حکوومەتەکە دروستکەن بۆی ئێمەش کە لایەنی ئۆپۆزیسیۆن دەبین چاودێرێکی وەرکرد ینی پێ دوایە ماوەسایسەی حکوومەتێک نییە ئەم حکوومەتە چۆن کارەکانی خۆی دەکات حکوومەتێکی کاربڕێکەرە ماوەی بەسەرچووە وە 3 ساڵ و نیوە ماوەی بەسەرچووە خۆشیان ماوە بەسەرچوون کاربڕێکەرن کەواتە تۆ کە نەتوانی بوجە بینیە پەرلەمان کەس داهاتی وڵاتە بە شەفاف کۆ نەکرێتەوە پێی ناوترێ حکوومەتێکی متمانە پێدراوی دوای هەڵبژاردن حکوومەتێکی ماوە بەسەرچووی پێش هەڵبژاردن و خولی ڕابردووە باشە پێدوانیان دەگلایەن پێیان خۆش بێم دۆ خاروا درێژ بێتەوە حکوومەتداری خۆیان دەکەن و پەرلەمانیش نییە چاودێریان کاو کەسیش نییە پێیان بڵێ ئەمە بۆکەن بۆ ئەوە پاڵنەرەکە یەکگرتووە کە دەوێت پەرلەمان بێ بۆی چاودێری حکوومەت بکرێ بۆی پەرلەمان ببێت دەستەی سەرۆکایەتی ببێن لیچان ببێ بێن باسی بوجە بکرێ باسی داهاتی هەرێمی کوردستان بکرێ باسی لێپێچینەوە لە حکومڕان بکرێ ئەو پاڵنەرەکەی ئێمەیە وڵای ئێستا حکوومەت ڕەن بێ هەندێک پێی خۆش بێ هەندێک لە وەزارەت و هەندێک لە حکوومەت و ئەوانی ئیدارەی وڵاتە دەکەن لەسەر و لێپرسینەوە بن خۆ یەکێک لە گرفتەکانی هەرێمی کوردستانەوەیە بۆ 34 ساڵە ئێمە خۆسەرین ئیدارەی خۆمان دەکەین کەس ئیدارەی ئێمە ناکە کورد ئیدارەی هەرێمی کوردستان دەکات دەستورێکمان نییە بۆ دەستورمان نییە هەر بۆ ئەوەی هێڵە سوورە حکومڕانیەکان ئۆپۆزیسیۆن نیشتیمانی سوور و سەوزەکان دیار نەبن هێڵەکە میزاجی دەسەڵاتدار ساڵ بێ بەسەر ئیدارە و بەسەر ئەوەی دەیەوێ ئێمە دەمانەوێت پەرلەمان ببێ بۆی ئەوانە تێپەڕێنین ئەی دەربەستی سمعی سیاسی نان پێ دوای یعنی بۆ نمونە حکوومەتێک بۆ ساڵ و نیوێک زیاتر هەڵبژاردن بکرێ و حکوومەت پێک نەیە ئەی سمعی سیاسی هەرێمەکەمان سمعی سیاسی هەرێمی کوردستان بەداخەوە بەدەست دەسەڵاتدارەکانەوە لەکەدار کراوە زەعیف کراوە ئێستا منجاری تریش وتمان ئەگەر کورد یەک ڕیز بووایە لە بەغدا تووشی ئەو تەفرەقە و جیاوازی نەدەبووین ئەگەر بیرت بێ ساڵی 2005 ساڵی 2009 ساڵی 2014 ئەو کاتەی کورد ناوماڵی بۆ مامەڵە لەگەڵ بەغدا یەک بوو حکوومەتی بەغدا لە سلێمانی و لە هەولێر ئۆکەی بۆ دەکرا بۆ پێکێنان ئێستا وایە ئێستا نەخێر بەشدارێک پێ دەکەن بەشداری دەکەی باشە بەشداری ناکەی ببێت و هەموو شتێک تێدەپەڕێنرێ ئەوە دلیلی ئەوەی هەرێم لاواز بووە لە بەردەمی فدرال هەرێم لاواز بووە لە بەردەمی دنیا کە تۆ هەرێمێکی دەوڵەتت نییە بەدەستی خۆت پەرلەمانت نەبێ و حکوومەتت نەبێ و دەستگای شەرعیت نەبێ و دەستورت نەبێ و هەموو شتێکت ماوەی بەسەر چوو بێ و داهاتت دیار نەبێ و شەفافیت نەبێ وەڵای یەکگرتووە ئێستا لە دیدی دنیای نێو دەوڵەتی و لە دنیا وڵاتانی دراوسێ زۆر بە کەمبایەخ سیر دەکرێت خۆشمان سەبەبی ئەو بێ ئەرزشکردنەی قواری باشە مامۆستا تەنها دەستن لای یەکێتی پارتی قۆناغی یەکەم خۆت دەزانی ئەگەر یەکێتی و پارتی هەنگاوی جدی بنێن ئێمە پێمان وایە دواتر لەگەڵ هەموو ئەو حیزبانەی کە فراکسیۆنیان ئەندام پەرلەمانیان هەیە لە پەرلەمانی کوردستان
بۆ ئەوی پەرلەمان کارەکەینەوە لەگەڵ هەمووی بەڵام قۆناغی یەکەم لە یەکێتی و پارتیەوە دەست پێ دەکات بە تاکید دواتر لەگەڵ ئەو لایەنانەی تریش کە لە پەرلەمانی کوردستان پەرلەمانتاریان هەیە بۆ کاراکردنەوەی پەرلەمان پێویستمان بە هەموویەتی. پێتان وایە پرۆژەکەتان نەتیجەی دەبێ یان هەوڵێکی خێرە دەیدەن؟ وڵی بەنیەتی نەتیجە چوینە مەدانەکە چونکە هەز دەکەین چەقبەستونەکە پێویستی بە دەواازەکردنەوەیەکی باشە. عێراق تەواو بوو حکوومەتی پێکات سەرۆک کۆمار دیاریکرا یەکێتی سەرۆک کۆماری بۆ خۆی مسۆگەر کرد و بردیەوە تەشکیلی حکوومەتی بەغدا کراوە پەرلەمان پێکاتوە لە ئایندەدا بەغدا مامەڵە لەگەڵ کێ بکە نابێت لەگەڵ حکوومەتێ بکە متمانەی پێدراوە نابێت لەگەڵ پەرلەمانێ بکە بۆیە بە تەسەوری من دیدی یەکێتی و پارتیش بەرە ئەو ڕۆشتووە ئەو چەق بەستویە لە نەتیجە خۆشیان زەرەر دەکەن هەرێمەکە زەرەر دەکات ینی قوارەکە پێ دوایە لە خۆناغێک دانیتر وردە وردە مەترسی لەسەر قوارەی هەرێم دروست بووە ئەگەر بێت و هەر ئاوە بە پەرتاوازایی بە ڕاجیاوازی بە دەژایەتی یەکتر بە دوو ئاراستە لەگەڵ بەغدا مامەڵەکردن ڕۆژ بە ڕۆژ هەرێم لاواز دەبێت نابێ بێڵین لاواز بێ هەرێم بەرهەمی خوێنی شەهیدان و کیمیاباران و ئەنفال و نیو قڕن خوێن و خەباتە لەو پێچە حساسە پێویستی بە یەکدەنگی هێزە نیشتیمانیەکان هەبێ دەبێ بیکەین بۆیە پێمان وایە یەکێتی و پارتیش پێویستیان بەوەیە لەو قەیرانە ڕزگاریان بێ و دەرچن چونکە مەسئولن لە بەردەمی مێژوو لە بەردەمی گەلی خۆیان کاکە ئەوڕۆ ئیدارەی هەرێمی کوردستان لای ئەوانە کە بزان ڕۆژ بە ڕۆژ هەرێمەکە لاواز دەبێ و لە بەردەم بەغدا ناتوانین بەیانی باسی موچە و بژێوی و یاسای نەوت و غاز و بەشی هەرێمی کوردستان لە بەغدا بە پارچە پارچەی ناتوانین سۆگەریکەین. مامۆستا ناوبەناو پارتی دیموکراتی کوردستان هەندێک مۆزۆ دێنێتە بەرباز فڕی دراتە ساحەی سیاسیەوە بۆ نمونە جارێکی تر هەڵبژاردنەوەی پەرلەمانی کوردستان جارێکی تر بۆ نمونە باسکردن لەوەی ئەنجومەنی شورا ڕاوێژێک بکاو بڵێ نیساب ئەوەی پێشوو نییە یانی ژمارەیەکی تازە بێنێتە بەرباز کە بڵێ ئەمە نیسابی یاساییە و بە کوردیەکەی شتێک بدورێ بە باڵای ئەندامەکانی پارتی دیموکراتی کوردستانە لە پەرلەمانی کوردستان یان دووسێ ڕۆژە مەسلەی دوو ئیدارەی یان نێناوەتە بەرباز. ئەم باسانە بۆچی مەسەلە نەرێمی کوردستان بۆ دوو ئیدارەی دەشێ؟ ئێمە قەناعەتمان وایە پەرلەمان لە بەردەمی دوو ئەگەرە ئەگەر یەکەمیان کاراکردنەوە ئەگەری دوێن هەڵۆشانەوە بزانین داخوا ئەو دوو ئەگەرانە کامیان بۆ هەرێمی کوردستان باشن بەدیدی ئێمە کاراکردنەوە ئاسانترە ئینتیخاباتێک کراوە خەڵک دەنگی داوە ئیرادەی خۆی بە خەرج داوە سەرفی لێکراوە کۆمیسیۆنی بەغدا سەرپەرشتی کردوە تەنها ئیرادەیەکی لایەنە سیاسیەکانی دەوێت کارایکەنەوە بەس ئەڵۆشانەوەکە ئاسارەکانی چین ئاسارەکانی زۆر مەترسیدارن بۆ مەترسیدارن لەوە ئۆگریمان ئینتیخاباتێکمان کردەوە ئەو پەڕی 5 کورسی یەکێک زیادی دەکا یەکێک کەمی دەکا 2 کورسی 3 کورسی لە وەزاکە ناگۆڕێەوە خاڵی یەکەم دووەم هەڵبژاردننی ئایندە کێ ئەنجامی بدا کۆمیسیۆنی هەرێمی کوردستان ماوەی بەسەر چووە کۆمیسیۆنی بەغدا لە یەکی حەوت ماوەی تەواو دەبێت ئەوش کۆمیسیۆنیش نییە سەرفێکی دەوێت نزیکەی 30 ملیۆن دلار پارەی دەوێت بەغدا ئایا پارەی لەسەر سەرف دەکات یەکێتی و پارتی بەو تەشەنوجی بینی ناوخۆیان دەتوانن ئینتیخاباتێک لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت کەواتە گرفتەکانی بەردەمی هەڵۆشانە و هەڵبژاردنێکی پێشوەختە زۆرە خۆگا ئەگەر هەڵبژاردننی پێشوەخە بکرێ گرتووە مادەیە نەی ناترسێ بەڵام ئەگەر باس لە ئەو دوو بژاردەیە بکەیت بەڵام کاراکردنەوەکە تەنها ئیرادەیەکی نیشتیمانی دەوێت سەبارەت بەوەی ترکە دوو لەدبوونی هەرێمی کوردستان وڵی هەر هێزێک دەستی بۆ بەرەیە خەتایەکی گەورە دەکات چونکە هەرێمەکە بۆ خۆی بە یەک پارچەی لە بەردەمی بەغدا لاوازە و لە بەردەمی دنیا لاوازە جا بە دوو پارچەی یعنی تووشی قەیرانی قوڵ دەبینەوە بۆیە پێدەچی هەندێک قسە و باسی علامی بێگینە وا نابینم هیچ کەسێکی مەسئول هیچ سیاسیەکی مەسئول ئەو ئیجراعاتانە بە عەمەلی دەست بۆ بەرێ ئەو هەرێمی کوردستانە دوولەت کات چونکە مەترسی ئەنجەمە مەسە پارتی دیموکراتی کوردستان کە باسی دوو ئیدارەیەش دەکات دەڵێ گوایە یەکێتی پرۆژەیەکی وای هەبووە لە کاتێکدا نێمەوەکو زانیارێک بڵێن و کاتێک کە موچە لە بەغداوە با بڵین کە موچە دەهات ئەو بینی هەولێر و سلێمانی زۆر باش نەبوو بەغدا تەبەن حەز دەکا ینی دەیوت ئێمە ئامادەی نەگەر پارێزگا بۆ نمونە پارێزگاری سلێمانی داوای موچەکە بکە موچەکە بنێرین بەڵام ئەو کاتە بە سیفەتیەوەی خوبا تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو لە حکومەتدا بوو تێگەر پارێکیش بێ بۆ سلێمانی منەچم لە هەولێرەوەدا بەشێکم یان ئەگەر پارێک بێ بۆ سلێمانی دەچین لە هەولێرەوەدا بەشیەکەین یانی ئەم پەیامە ڕوون بوو کەشتی وا لە بەرنامەی ئەواندا نییە کە دوو ئیدارەی و ئەم بابەتانێکی ئێستا دێتە بەرباس و ینی
خۆشیان ڕوون و ڕەوان باسی ناکەن. خۆی بەتەکیت هەرێمی کوردستان ئێستا دوو ئیدارەیە بەڵام لەت نەبووە. وا نابینین ئێمە هیچ لە یەکێتی و پارتی هیچیان بەجددی بە فەرمی پرۆژەی لەتبوونی هەرێمی کوردستانیان هەبێ بە فەرمی چونکە دەزان ئاسان نییە بۆ وانیش ئاسان نییە مامەڵەی دنیا چۆن لەگەڵی دەکەن ئەو جار ئایا عێراق بەوە ڕازیە ڕازی نییە ئەوە گرفتی زۆری لەبەردەمە بۆیە وا نابینین شتێکی استراتیژی مومەنهەجی بەرنامە بۆ داڕێژراوی نەپارتی بێنیەکێتی بێ بەڵام بۆ ئیعلام و فرێدان و بۆ فشار لەسەر یەک دروستکردن و بۆ مەترسی دروستکردن لە خەڵکی تر بێتە سەرخەت و فشارێکی دەرەکی دروست ببێ لەسەر پێکێنان احتیمالە بۆ گفتوگۆ گەرمکردن ئەوانە فڕێ بدرێن نابینم. لایەنەکانی دیکەچی دەڵێن لایەنەکانی ئۆپۆزیسیۆن وەکو زانیاریتانە بێم شەوی قسان لەگەڵ مامۆستا کردووە مامۆستا لەگەڵ نەقۆناغی یەکەم وتمان لەگەڵ ئەو دوو لایەنە کە زۆر ناکۆکن دەست پێ بکەین دواتر لەگەڵ لایەنە ئۆپۆزیسیۆنەکانیش قسە دەکەین ئێمە لەگەڵ ئۆپۆزیسیۆنەکان تا ئێستا کێشەیەکمان نییە بەیەکەوە هەماهەنگین ئەگەر پەرلەمانی کوردستانیش کارابەوە دیار دەبێت داخوا کێ ئۆپۆزیسیۆنەکێ پۆزیسیۆنێکی بەشداری حکوومەت دەکات چونکە ماوەیەک تێپەڕیەوە عجایبنی دیود و بۆچینی هەندێک لەلایەنە سیاسیەکان گۆڕابێ بۆ بەشداری لە حکوومەت ئەو کاتەکەوانەی دەبنە ئۆپۆزیسیۆن دەکرێت تەنسیق و هەماهەنگی بکەین بۆ باشتر خزمەتکردن. دەنگۆیەکی لە میدیادا باز دەکرێت بەڕێز دکتۆر موسەنامین لەسەر پشکی پارتی دیموکراتی کوردستان یان پارتی دیموکراتی کوردستان بیکا بە جێگری سەرۆکوەزیرانی عێراق. ئەوە ئەسڵ وەساسی نییە. باس کرابێ بە فەرمی پارتی ئەوەی لەگەڵ یەکگرتوو باس کرد بێت لەگەڵ دکتۆر موسەنا باس کرد بێ شتیوانە لەگەڵ خۆشی باس نەکراوە لەگەڵ خۆشی باس نەکراوە من ڕۆژانە بەیەکەوە کۆنتاکتمان هەیە بۆیە ئەسڵ وەساسی نییە باسێکی ئەعلامیە ئێمەش لە ئەعلامەوە بیستمانە بۆچی دەخرێتە بازاڕەوە بۆ مەسەلەن بەشێکی مجامە لە بەشێکی مەسەلەن فشار دروستکردن لەسەر بەرامبەر ئەوانە لە کاری سیاسیدا هەندێک هێز لەوانەیە بەکاربێنن ئەو جارێکێتیش بە فەرمی پارتیش بە فەرمی نەمان بیست ئەگەر شتێکی وابێ گرتووە قبول دەکات یعنی پۆستە بە تایبەت نییە بۆ ینی ئاماژەم پێکرد پارتیش لە هیچ شوێنێکی خۆی بە فەرمیەوەینەوە تۆ پێیج وتویانە پێیجیش وەکو بڵی قسەی ئەوەن ناچێتە گیرفانەوە دووەمیان ئێمە دوور و نزیک دراوسێەوەمان نەکردووە ئێمە وتومانە لەگەڵ پارتیش و لەگەڵ یەکێتیش پارتی دموکراتی کوردستان هەوڵی داوە پێشتر بۆ کاراکردنەوەی پەرلەمان نیسابی 50 زایدێک تەواوکە پێمان وتووە ئەوە شتێکی واقعی نییە هەرێم ئەوە تەحمل ناکە بارودۆخی هەرێمی کوردستان ئەوە لە کات دەباتە قۆناغێکی سلبیتر یەک پارچەیی هەرێم و پەرلەمانێکی بەهێز و حکوومەتێکی بەهێز لەگەڵان ناسن دانیشتی پەرلەمان ببێ ئێمە پارتی نەخێر یا ئێمە یەکێتیش ناچین وتومانەوە چونکە چارەسەر نییە ینی ئێمە دەمانەوە بە دوای چارەسەری یەک پارچەی هەرێمی کوردستان و پەرلەمانێکی کارا و بەهێزا دەگەڕێن چونکە ئەزمونماناتە نە لەگەڵ یەکێتی ئەمەدا پرسیارم نە لەگەڵ پارتی بە تەنها نەخێر ناسنە پەرلەمانی تومانە بڵ ئەزمموی ساڵانی ڕابردووژەوەی چوارەندام بچێ و چوار یەکگرتو ئەوانە هەموو تێپەڕاندووە یەکگرتو فراکسیۆنێکی حەوت پەرلەمانی تاری هەیە هەمووی لە هەر پرۆسەیەکی ئینتخابی پەرلەمانی بەیەکەوە بەشدارەکان بە ڕوح و بەگیان متەلاحیمە لەگەڵ یەکتر بەڵام ئەوە چارەسەر نییە کاکە پەرلەمانی کوردستان بوو سەرۆکیشی بوو دەستەی سەرۆکایەتیشی بوو لیجانیشی بوو داخرا یەکەواتە ئێستا بتەوێت بەبێ هێزێک لەو هێزە ببێ دووسێ هێز لە ڕووی قانونیەوە دەتوانن تێپەڕێنن بەس لە ڕووی واقعیەوە واقعی نییە. سپاس دەکەم زۆر بەڕێز مامۆستا مستەفا عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان سپاس بە بەشداریکردن لەگەڵمان سپاس دەکەم بەخێرهاتی سەرچاو